كمان دي نبي بجي سرتاف توني السلاح تسي بدستوا سلاحي الخورة هم دزانم الخورة بران لوتي بام جيرا كلاشكوف بدستوا نيتيا باش لو بدستوا لو يعني نايب السلاح بدزو بقرم كاكا بام زو خير سلاح نيتيا تو خير لبيني مقصدت يا ولي باش لا مقصد دقي او دبيني بام بين صار سيزن كوتوي اما جو زعما تيكتوا لارزي شي دورم لم دبرسنا رباب اللي شي ينستكا سرم شورة زوام بين ادريتو ازو خطاي بامبو كاكا ادي خطاي شيبو خطاي ماري عازم مصطفى بو كاو بزنا بمكر احتاج واقيتي خوز لقندي دخسرينوا كاكا بدو خصا موضوع كي زندي مكوا اجا بام بخنزر الصباح ندابا بام لا توسزنا ولي امن اقصانا نازانم هر وشي تساوم بشيره دك برتساوم تاريخ دبي كاكا اتسقد بداك مستي زقد بم دار انا بستي اما وضع ما طوانيا مشكله ما لخو منظره دبيني وبام لسزن كودي بس يك مشكله دبا توزق بهمني بجي ولي جيب دمن يا باب لسيدر دينم يا نالي ما حبلا لسني بميتوا اگر اما خمي باب ما نخون شي خمي باب نخو ترسنوك برا توردان شو برا عملو تو هردك من خمي باب ما دخوين بس اتو بهمني دان شي مشكله دامن يوا اي باشا اقصر ناشي لو بروشي لبس من اوبروي لسري خوم لا بستم لسري عازم مصطفى شيري بستم شتي دكم داخل شينم برا سقو الشريد وسرا باوش تزاري تشي لهناي خوما نتسقي كرتو عيب ناكي اقصر دكي باب صعب يكون روشتي بتادم لسني درزيتوا كاك جيب دم امن امادني ما استخرابه غلط الشرط شخون كم او اتولي مش كدا هاتي لتوانان دا بسرك دكن لو يدورت كم كذا الشر خوشي لخو ديتيا ولي جيب دمن امن براغا وريتوما تتبقرم او هابكا اگر نقسم درسي بخوم نظام تسلي دكم سملي دكي يا نارم لو ماري دابن الشي يعني عشان دكي او ما ربتني يتونيا امش بشكم لو ماري اتو اگر عذابي مشكله اجالهم دانيو او مش تنازل له دكم با امن بتم للسنه باب ببينم او زهيني همش تقرون دبيتوا اتو دواي وضعي بام زور باشا حتى التكبير بمكا بام تازه مؤبده مؤبد امن باورم بو ابدينيه باور تيبيان في نبي تازه اول سيزن دار زفوتا ادي كاميتي سباعي برا ميتي صباحي ديار بديار نبي لسر بام اثباتك يشكل يا اخينا بخنزرك يابو عين اخينا وكنا كندك خلقكاش لو خويا اورج الصباح عندي تبوك هاد بو ماري بابش مع اعترافك يربو اورج امي همو بردو ماري بابيرم يتر تصدق اخ بس بمزايا ميتي سباعي لتشيا كاكا مسألة زندمك ودخسان اگر بام بخنزرنا الصباح ندابا يودك وتسزني باش عملوا عندك خمي لو خوين با اوندش بزانا شيطان لسنجر لو بياي فوش الدنيا قيامتي دكا الرجل وي زاتر باب من السنيكه يو شيرو عازم مصطفاش بكيف خال لقوني كيف السيف دكان لا حول ولا قوة الا بالله يا رتخين بريد سايقتي امبرون باشترا برو از ايوار عازم مصطفى شيرو دعوتك خالص كان وصل برا دعوه شي زلا بابش مدري اولادهم هي او هاروستم بريش كان مباشر والله اري والله فايزي بك ايش كان زور برك بيش برولتي هيك عيبينيا جيب من رستم عمل جيب اولا نازل قرعان بحق باستابل سشي خراب لدود بيت دري بخوم دزار مستكم وبخوش الشعر زامن بوي فايزي بك ام نازم اتلوه ندودي تامين بتامين امين نازل رستم قلق نازل لو شيء مرتاح نيما بقى مرتاح بقى اما انت استا ايش كرديان كيفاش دروس كردبي لا بس أوهم برسياري شيرو زور دودري كرديما تسدري بقى دري بكم استالهم بدياك أتو زور دا مقصصي لا تاكي خوتا فايزي بقى ممنون باشا قص بيني دري بكي لما ناكي تشك ناري لو هازو دريا كردم هو أما هشتا هيسمع لينا ديتيا راستكي او اختي سلمان تستقري باشا برأيي تو تسبكي باشا أما تسنزارم بتو قوتيا ببي من كستعين ناكي راستا فايزي بك بس اما لو كنت بيويسمان بيكتشي شارزا وخندوان اي او كابراياش لهمان بتوانا ترى باشا بمن بيه وستا قادرو شيرو هيس خزماتيان هيا داري فايزي بك خرج هي قندينو زاو خسويش او ها باشا رستم بيمري بيزغل لو دو كسي سكري كات كي شمال لبوكان دوازده 13 كذب باشا بيزغل الشيروي كسي دي الامر اداري معاشي دا برسي نخير فايزي بك كسي دي نابرسي
زۆر باشە جێبدە من ڕۆستم بە هیچ شێوەیەک لێ ناگەڕێ هیچ نەفەرەك هیچ کەسێک برادەراتی لەگەر ئەو عەبدەی بکاتن بەسەر چاوەگم ڕۆستم هەر کاتە ویست قسەی لەگەر عەبدی بکەی تەواو تەئکید دەکەی ئەو ناوەکە سیرێ نییە ئەو جە قسەی خۆت دەکەی ئەمر ئیدارەتی لە بۆ شێرە دەدێنم کەوا تەعین بووە دەچێت لای ئادنیش پارەی ئەو مانگە لێ وەردەگری باشە بەسەر چاو فەیزی بک بەنسبەت وەستا قادری ئەگەر ئیشی سەروریتان پێ نەبوو مەیهێنن زۆر باشە کوی لەرێ ئەو هاەکەی ڕۆستم جێم لێ بگە لە ئیشەکەی بەپەلە بن چونکە ئەو برادەرانێ ئەو دیوی لەو ماوەی دەگەنێت چێ دەبی شتەکان هەموو ئازر کرابیتن لۆ هەندێک تەمین بە ئەوان لە گوندی زۆر بەجددی ئیشەکە دەکەن ڕۆستم هەر بۆچی پێم بۆتی شەرمەزارم نەکەی بەسەر چاو ڕۆستم سەفەرێکم لە پێشە لەوانە یەک دوو هەفتەم پێ بچین هەتا دەگەڕێمەوە ئیشەکان تەواو مەزبوط کرابی ئیشاءالله هەتا دێوە خەبەرێکی زۆر خۆش دەبیستی زۆر چاکە ڕۆستم مۆزوعی عەبد و خزمەکەی لە فکر نەکەی تەئکیدیش بکەوە بزانە ئەو تیمسار و خەنزەرەی بە چەندی دەدا خەمت نەبی بچمەوە گوندی عەبدی لەگەر خۆم دەبم و سەرێکی لە کابرای دەدەیت معاملەکەش لەگە دەبڕێنەوە ڕۆستم تەئکیدیش بکەوە بزانە ئەو شتە هەوا هەو نییە نەکو ئەو کابرا سەختە چی و کلااوچی بێ پارەشی چاکمان لێ وەربگریتن بەس فەیزی بەر ئەتو برێ کەس تێما بکڕیتەوە چونکە ئەوە ئاساری کوێتەوە و ئەویش لە هەموو دەوڵەتێکی ئەلانی کردیە کە ئاسارم زۆر لێ دزرایە لە هەر چێن دەبی دەبی بمداتەوە لۆ هەندێک خەمت نەبی ئەمت بەنەو ئاچی وای دەفرۆشم کەسچی پێ نەبا و کەسچی پێ نەکا چونکە ئەگەر تەمین نەبی نەفرۆشتێ نەیکڕین باشە تەمین بە هەر کەسێک بیکڕی هەتا پارەی مەقەدیمەی لێدا ئەمن لەگەر ئەو کابرای نایبرێنەوە ڕۆستم ئەتوو بڕۆ باشە چونکە ئەمن یەک دوو مەوعیدم هەیە با ئەمن لەگەرە تو نەبینن باشە فەیزی بەر بە ڕوخسەتت ئەم دەچم دەکەن ئایدینی پارەکەی وەردەگرم دەبڕۆ خواحافیز أشهد بالله جبار راستي كرب والله وزاك بقصيبي بكم سياسة لك أو من دارانا بقرب كاك العبي وعطند بملقريا جاحيل مباري هم دمي زلشانو بكم كيف يعني أدي حتى وشي اسفنزين الندبي أو وقتها سبريمو سبكم بقسم دك الولين لي ناقل بجيم دك أنا اليوم سور ساكا بابا خيبانكم كرم باختيار بابا چ دەوێت دورة بابا ورا دهشة ێ باش با بۆ هاتم دورة كرم ورا بعدو قسام فيكو بكي فەرموو خوتي باختيار دلي تواني كرم سنیە بڕێک سەرم دێشی خوانك بابي من أجازور عزي لبني بابد بما دكتوري كرم ناباوە پێویست ناکە ژانە سەرکەنی ئیوێ بۆ بچێ دکتۆری حبك باراستوش تاخد بخار بقى خواردیتم بابا كرم باختيار أمان بابي توما كرم أجر باراك شتاق نقصانيك بيمبري شرمي مكة كرم بەسەر چا بابا هەرچی یەکم ویست داوات لێ دەکەم خوا عمر دريسك يا ربي باختيار دبي زور أقل له القردي براد بي صرتي الششة بيستي بخين دنيا حياة بلك خوا مولودي پیغمبري خوا دكا درزة شباز درديني لكل شباز وردجري لو بابا تا ئێستا قسووریم بووە كرم خو نالم قصوريت هيا بلا ندم باب تاني منابي زارو بارا وهنسحتك وبكم ئەی خوا لۆمەت بێلی ئەمە لە پاش چێمان هەیە بابا ادي كرم بابم امن هرتيك بيبوتن بقسم بكن ام بلاش كنا الفاسي داس رحمتان شيم هيا تاو من قودك يدرم دكريته بابي من بابا مەخەمی تومانە داک من نمایە خزمەتت بکە دوایە ژەت و پێویست بە ژنێکی هەیە خزمەتت بکە خۆ دەشوێ بەختیار بەڵام تازەوە داکتان مرد ئەمن ژنێکی وەچی داکتان لە چێ بەدەستم دەکەوی بیهینم مەقسەدت چێ بابا یعنی ئەگەر ژنێکی دوێشی داکم بەدەستکەوی دەهینی ها بەختیار کوڕم مەقسەدم لە قسەی دێ بەلان کورە بۆ پینێ کوڕم تازە چێ مێردی بە من دەکەن هەت زاید بابا چیە تۆ هەر باسی ژنی دەکەی کورە کوڕم کامە باسی ژنی لە دەم هاتچە دەرێ بەڵام مەقسەدم ئەوەیە والله هەر مارەك ئەگەر ژنی تێدا نەبی ئەو مارە چ خۆش تێدانی هەر وێرانە ئێ چ بکەین وەزاکەمان ئەو هەیە دەبی شکر بی
والله هزار شكر وحمد وشكر بلان كل والله أقام مقصد ما بعلاج ها أو رويش تقني علاج النبي كو دبري بزانم علاجيا علاجي ما دبري بابا بريلو هازم أنت قارة درين كرم أو درين بديها زاني برو ساخاني أو ضروري ترى بلاش بني روا سعي بك كرم درس زورة برام بابا تباسي علاج ذكر نكرت دواعي كرم أو موضوع دواعي بتير تنسلي بعضك ما شبابي من شباب من وين رشتم كرم بخيرتي بران كهواري هاتي وببير بينوا في صص صد دينارك وبدمي لو قلنا قال قد برونزك وبيلا وستوا في بكرم ما شبابي من يا بابا همي ما دقنا بزيك ما كريا في زكاة بكرين أوزت كرم الحمد لله خوادعتي وهيا زاحيل البدري خوتا ما كان بابي من أدب لو كان قاسمي لو قناكم هاي أنا طاري من لو شيء شباب من وين رشتم ده بخيرتي كرم ورسان أبو قسمنا كنت على السري سمعنا دينا ما بلبلين ايش تسوى والله دبي أوشتعنا بس قبل بلقلي عايشة تشبع شكل قسمنا كنت هاي والله أري بابا ها بابي تصدق وكوهاتي أوروبيا الشمال كونوا تيسا قبري داكم خوتون في الشمال دتسي والله خوي كرم ده تصدق هم كدمش كده باشا بابا مخو عافيس ده بخيرتي كرم باختيار والله داكم تازه انا دبي علاج شي نقوم كم دبي داك كله بيدا بكم سبيروس سيكون منيا أما تحاتي لما نشوش سيكون شوشنا أدخل لبيك نانا بخوينا ما أما تيا وكسانة تدكيتو كسيتو لبينتك لسبني وملك كوسايد اسمه قركاري دو هذا سمع على بنان رادش تماتم دفروش هاي تماتا حتى طريق تنك زوف هاكنو بيخون بك الآن أما تحاتي تو كسانة دكي أما نيا مغرور بموضوع لخون بايبوي ما نابي تيم قيني مسألة تيا تازانيتيا تازان نهاتي ولا كورانا بيجدكي تنكيز بغي ليكتيا بري زاد ونعمة بري برنزا تيكيش إخوان مناسب إخوان أقول أخوان لا تسين أما نيما نا الشيء خذ عكمية تنار دبل لهم قاسكا دبل خير لهم قاس دي سنارة كل بزانا وعالم الأخوين ترسي أي هوا بخير يا ماما سي بخير نمو يا ماما وقفنا تديكي سيتي الأخوان لا ترسي أو من لازم نعمل ثاني ناوتنا كي كديا أو ما مجد من يباس كردي خدمة ما مرزد أو ده برزنا ناوتنا كي ركدنا الشرب ليلة فنايبك أو جت يا ماما قابلة دتوين بالماوين يرونا لو إواري حقرم حق خوتك شيجم نبونين نديت يا أقول نبونين بيتا وانا ذكر والله يا ماما أمن أوهامو أو هرجاهاتم بإذن الله بالماوين يرونا بو إواري حقرم وبيخوم شيجم ما أرى دانشتنا أقول خو أوناني نبرينيا ولا بونا يقاس مكان خوانا أنا بي يوزنا بلسقة ببرندك أو هرا وري أبكي خواه لو خاطي قالوا زراري خد خواه بعمر اسمع ما لقيناك
حاجی ئەم چت پێ دەرێم ئەوە بەداچی دەچی بەداچی ڕاستە پیرۆز گۆتیتیان ئەگە بمار بماخۆی لە چی حرامە ڕەجەب کوڕم داگت کووە وەڵا بابا برێ کووە شەو ڕۆژ بێت و 4 ساعت دەگری خەمی تویتی کوڕم تازە چ بکەین تۆش بین تۆش یعنی چ بابا ئەتو دەتێ هەتا لێرە پار دێەوە کوڕم تازە چ بکەین تازە مەسەری بابەت ئێرەیە بەزە تو پیاو بە نێ لە عمری با بدەوە بەزای بڕەوە والله بابا ئەم شەو ڕۆژ فکر لەو مەسەلەی دەکەمەوە وەرە ئەتو هەر دەبی لەو سنێ بێ دەرێ کوڕم تازە ئەمن خلاص ئەمن بە چ دێمە دەرێ ئەگەر یان سەزم بەش چییە یان عەفۆ بدرێ باوەڕ ناکەم وازش عەفۆ بدرێ بابا ئەمە دەتوانم یارمەتی دەم بەکە تو هاوکاریم بکەین کو بەس ئەتو ئەوەندەم پێ برێ مەیتی سەباحەت چ لێ کرد کوڕم ئەمن چمە داهێنێ شەڵتەی بووە هەر ئەوەیە ئەمش سەباحم گوت هاوشمە ناو تەلیسەچی و فڕێمدا دەرەوەی گوندی لە عەقاری چەند نازانم دوایە گورگ خواردی سە خواردی هینانە دەرێ نازانم بابا ئەتو تەئەکەری سەباح مرد چێدری ئێستا زنجینە ئەی نازانم تو بەی مابی لەوانەیە بڕوا ناتوم ڕەجەب بەدەستی خۆم سێ خەنجەرم لێدا و هاوشمە ناو تەلیسەکەی نازانم دوایە جوولەی نەما ڕەجەب بەری بابا پێ بدە من تاقیمەکی سەباح من لۆ بکە بزانە چی بەسەر هاتیە بزانە مایە ئی بابا ئەمە پرسیار لە چی بکەم جەنازەکەی دیار نییە ئی باشە نە خزمە لە بێگانەیە لە چی پرسیار بکەم کوڕم دەزانێت چی ئەگەر سەباح مابی دەزانێت لە چێ نەرا لە چێ نەرە بابا وەرە پێش ئێستا تێگەیشتم ئەگەر ئەو ئابی ئەمە زووزم تاقیبی دەکەم تاقیبکردنی ئاسانە کوڕم هەندێک ناسیە و شتی باشی لێبێنە بڕۆ بزانە مایە مردیە چی بەسەر هاتیە باشە بابا ئەگەر ئەو ئابی ئەمە هەتا نەبینەوە واز نایە کوڕم لەوێ دەرێ سەباح برادرەکی لێرە ناوی واحدە بڕۆکە نەوێ هەموو شتێکی پێ دەکەی زۆر باشە بابا ئەمە لە ڕێوی هەموو شتێکی پێ دەکەم لەوانەیە واحد قسە دوور بکە خۆی لە جەریدە لەوانەیە پێت بڵێ بەری ئەمن سەباحی هەر ناناسە ئەگەر ئەو هایکۆ بابا داهێنێتی بکەم نا کوڕم نا واحد تەلەفۆنی عمومیە هەتا پارەی پێ نەکەی ئیش ناکە واحد وەکو ماری دووسەرە لەسەر دوو حەبلان گەمان دەکا ئاگار لە خۆبی تووشی بەڵایەکەت نەکا زۆر باشە بابا منش بە سیاسەتێکی دەچمە پێش کوڕم زۆر ئاگار لە خۆبی کەس بەو ئیشەی نەزانی هەتا داکتۆ برایەکانیشن بەو ئیشەی نەزانن سەباح خەتدارە با تووشی بەڵایەکەت نەکا باشە بابا ئەدە چێ ماری حاج مستەفا شێوەی بکەین کوڕم ئەوانە لۆبن لێگەڕێن با من لە سەجن دەرچم خۆم یەکلا بکەمەوە بۆچی بەر بووم ئەمن تیماری ماری حاجی مستەفای دەکەم دەردیوان لە دڵی منە بابا هەرچی دەری ئەمن ڕاوەستایمە ئەگەر دەری ئەو شە دەچەشیەوەی دەکوشم نا کوڕم ئەو ئیشەوە نابێ وەختی خۆشی ئەمن ئەو هاپە نەزانانە چوومە پێشێ لێ وام لێ بەستان بەس بە من برێ وەستا قادر چی دەکا بابا ئێستا وەستا قادر لەگەر شێوەی کشەوەی کردەیەک مستەمڕی خوای لەگەر یەکە کوڕم ئەدی وەلی برات بابا عەمری وەلی هەر نەمینێ وەلی کەینە پیاوە لۆ وەلی چی کردیا عکسی منوتووە یعنی دەری بادا بنشین و واز لەو مەسەلەی بینی کوڕم وەلی برات لە عەقلی نییە لە ترسنۆژیتی بەڵام وازی لێ بینە با ئاگرەکە لە ماڵی خۆم بەر نەبی برە بابا هەنە جاران لێ لەسەر ماچی یەک کەری لێدەم لە پێسیدا ئەو دیکەم
کوڕم نا ئەو ئیشەی نەکەی واسی لێ بێنە لێی گەڕێن ئەگەر لۆ خۆم نەسزنێ هاتمە دەرێ چارەی دەکەم باشە بابا باشە بەجێ دەکەم باشە کوڕم ئەدی وەسعیشی نایە و ئیش و کارەکەی کووە لە خوای بەزابی زۆر باشە ئەم ئیشی کارەکان بە جوای دەڕە بەزە تو خەمی وەدی نەبی کوڕم گوێ بدە من نەچی بە قسەی خەڵکی گوندی بکەی شناکەی بفرۆشی یا خەڵکی لەبەر خۆت بکەیە شتێک دوای عەلاقیسمان دەچی کوڕی بابا ئەتو وەستەری وەڵڵای ئەگەر خەڵکی گوندی بە سەر جەنازەی من تا پاس بدەن بکەن ئەو ملک و سامانەی ئافەرین کوڕم ئەم جاوم لە تو دەوێت باشە قسانە تەواو نەبوو وەختیار دەرێتەوە نی ساعت کارنەوە سە قسەشی نەکەی خەڵات لە مارە وەزعم تەواو نییە پێدەچی تووشی کێشە چنوبی کێشەی چ خۆ لەگە باب تێکرد نەدایە ناوەڵە بەرەم بابم پێدەچی لە گەرمان تێکدا لۆ خەڵات بابم ماوە کە پێکوڕێکی باسی هەر شتەشی دەکەین دەهێنی تۆ سەرباسی ژنهینانێ تازەلۆ شکری خۆی ناکەی باوت باسی ژینان لێ دەکات کورە وەڵڵا فرسەتەکە و ئاوی لێمەخۆوە گورە فرسەتی چواری چ خەڵات بابم خۆ بە تەمانیەش نی لۆمە بینی ئەی لۆ چێ دێنی لۆ خۆی بابم دەیەوێت لۆ خۆش نەشکە بینی ئەو بەڕاستە تو ئێ باشە عمری پیرەمەڕەشی تێنەمایە و پێم نارەژنی بۆچیە نازانم چێ لە بنجێی دەخینی و هانی دەدا پێ دەری ئەتو هێشتا لەسەر خۆی و پێویست بەژنە چکە هەیە ئەدی زەمیر پێم نارێک کودری لێم گۆ بداتە دەست زڵداشی ڕۆ لە بابم بپرسا دەرەخوا من ژنم لۆ خۆم نییە لەبەر خاتری ئەو منداران دێنم هەتا بێبنەوان نەبن و یەکەبی خزمەتیان بکە وەڵڵی برێم چ بەختیە دێ بابیشت ئەگەر باش بایە و بەبەری وەما بە سپەی ئەگە ژنێکی باش بینەوە خەڵات هەم خزمەتین گۆی دەکرد هەم خزمەت خۆش دێت خەڵات دەم لەوەی دەترسێم ئەو ژنە لە تەماعی ملکوماری مێر بە بابم بکە هەرچی پارە هەیە هەمووی لە بندەستی دەری نیتن و ئەمەش لەو گۆرە لەسەر ساجی عەلی بێتەوە باشە بەختیە هەڵگوردی برات و خوشکت بە مۆزوعیان زانیە بە مۆزوعیان نەزانی و ئەمیش باسم نەکردی بەس دەکەن هەڵگوردی برات باز نەکەی نەوەک مشکلی بکەی تەماتە وەڵڵاهی ئەمیش هەم فکر لێ کردەوە باشە باب ڕاست و ڕاستگۆتی ژنی دێنم ناوەڵە بەران لە دەور و پشتی دەدا بەغێر و باشی لە گەرمان باز دەکا و دەور لێمان دێتە پێش و دەیەوێ بیکاتە ئەمری واقع بەختیار هەر کووەچی بیوەستا مەزید بابتە قەت توانەکەی تووشی کێشەشی بیمارتان وێران بێ لەبێ ڕێزی بگری خەڵات ئەمن هەموو دەمەی ڕێزی بابم لەسەر چاوم دانایە بەران نامێ بابم ئیشێکی وها بکە بکتە قەشمەرزاری دەستی ژنی و ژیانەکەی لێ بیتە جەهەندەم باشە تو برێ ژنێکی وای دەست نەکەی لە عمرا کوفی خۆی بی خەڵات مشکلەی بابم ئەوەیە چیژی چاردەساری نەبی نایەوێ چیژەشی دەوێت ناو پاکەتی لە ناو پاکەتی وەڵا بەختیاری وەچی بابت لە ناو شقاتەشیان وەدەستکەی دەی میمونی خوای بی خەڵات دیسان کرد تۆ فشە و قەشمەری نەمکردە فشە بەرام یەک شتم دەکرێت شتی چ دەبێ بزانم چییە بزانە چیە لەم سەری بابت دەخینی بینێتە سەرەوەتەی چکە من بابت دەبینم فەقیرە پیاوەکی باشە شەو ڕەش حەول دەدا ماندیە تا خۆشی بسەم بۆ باری دەزانم خەڵات دەزانم بەران دووش چاوی ئینسانی کۆرە کردیە یەکیان پارە دەسەرا دوێمیان جنس ئەلحەمدولیلا بابم پارە و مارەکەی هەیە لۆ جنسەکەش بە حیسابی خۆی لیاقەی بەدەنی فولە باشە بەختیارە تو لۆ قەنەعات بە بابت ناکەی ژنێک دەبینی قەنەعاتم هەیە ژنم لۆ دەینیتم هەتا بێر نەگمکە دیارە پارەی دوژنانی هەیە هەیتی ئەلحەمدولیلا چایەخانەکەمان بە هەرمێنە و والداتێکی باشی هەیە و ئەمەش بێمەسروفین و ئەرکە چوامانیە لەسەر شانی بابم ئەلحەمدولیلا مەشروبی ناخۆینەوە و زغارەی ناخۆین و ئەولا ئەولامان نییە و باشە خزمە کەسەکانی تەنسی لێ بابت بکە خزم و کەس زۆرن بەرام بابم بڕەکە لە ڕقە و درەنگ لە قسەی خۆی دێت خوارێ هەموو لایەک لێگرتم بەختیار بەلام یەک ڕزام لێت هەیە ڕزای سێ دەبزانم بەهێمنی لەسەر خۆی لەگەر باوکی جلیەوە چونکە بابت دری بریندارە دەزانم بابم دری بریندارە
بەرامبریمە لەوی برین داکترا. دەرم بابت زۆر تاخیر بوو لۆ ناچ تاقی بە چ بکەیت. وەڵڵاهی ئاواز بڕوا ناکەم بابم وەهاز واز لەمان بینی چونکە لە مێژە سەری لەوی نەدایە. آخر ئەوە هەفتە کە ڕۆیشتیە قەت ئەوها تاخیر نەبووە بابت سەعاتێک لە گوندی دوور کەوتەوە شێت و هار دەبی. دەزانی چی ئاواز ئەگەر تا یەک دوو ڕۆژی نهاتەوە لەگەر وەستا قادری کاکەت بە سیارەکەی دەچین سەرش لە مارێ مام دەینی بابم دەینینەوە. باشە تو برێ بابت هیچی بە هیچ کرد بێ. بڕوا ناکەم بابم وەهاز واز لە مامم بینی چونکە بابم زۆری مەرەقە مامە ماری بینیتەوە گوندی. ئەمە زۆر دەترسم مام تووقڕەکانی بەڕەقیب جوابی بابتیان دابتەوە بابیشت دڵی شکابی. ئاواز بڕوا ناکەم لەوانەیە ئامۆزایەکانم بە ڕووگرژیان بە تووڕێی قسان لەگەر بام کردبی بەرەم مامم قەت شتی واناکە کابراایکی اختیار و دنیا دیتێ و بابیشمی زۆر خۆش دەوێت. خوا گەورەیە شێرۆ ئەگەر مالی بابیشت بێنەوە گوندی پشت و پەنایەکی باشن لە بۆ تۆ. دەزانم چونکە خزم ئەگەر گۆشتی شت بخوا هێزکرد ناشتێنی. هەرێ شێرۆ ئاواز دەبرێ بزانم چت دەوێت. ئەو لە نای ڕۆژە سەردانێکی مالی مامت بکەین و یەک دوو ڕۆژان لێ بمێنینەوە. دەزانم لۆ دەتەوێت بچێ ماری مام. لۆ دەتەوێت لەوێ خۆت بەزارەی ئامۆزان پیشان بدەی و پێی برەی ئەمن لە تو جوانترم لۆیە شێر و ئەمنی هینە. نا بەخوا شێرۆ مەقسەدم ئەوە نییە پاشان زارێ مێردی خۆی کرد و هیچ تەمای بە تو نەمایە. ئەدی باشە ماری مام لە جێکی گەلە خۆشە قابل لە شەقراوەی بێ هەتا بچینەوێن دەرێ. دەزانم گوندەکەیان هەندە خۆش نییە بەڵام ئەمن پێم خۆشە هاتووی خزمەکانی تو بکەم با کەس نەڵێ بێ بینایە هاتووی خزمەکانی شێرۆی بکە. خوا لەم نەستینی ئاواز ئەگەرە تو خوشتی وەستا قادری بی دەبی دائیمەن سەری وەستا قادری برن هەی. هیچ غەمت نەبێت شێرۆ ئەمن تو تازە بووی نەخین و گۆشتی یەکدی. خوا لەم نەستینی ئاواز ئەرێ تو بە من برێ ئەو کوڕە لەگە خینێت بۆ دەستە مەکتەبێ ناچی دەخینی. زۆر باشە بەردەوام دەستە مەکتەب ئەوەی خوێندبی تشی لە مەکتەبە من پێی دەرێمەوە. ئاواز لێ مەگەڕێ ئەوەندە بچیتە ماری وەستا قادری. ئەوە چیە شێرۆ لەو پێت ناخۆشە بستە ماڵی وەستا قادری ئەدی ماڵی برام نییە؟ کورە بابا من خۆ مەقسەدم ئەوە نییە پێم ناخۆش بی دەرێ مندارەکانی وەستا قادری هەمووی دەخینن لە مەکتەبێنە ئەو کوڕە دەستە وێندێرێ دەکاتە هەڵا وەریا لەگەریان لێ ناگەڕێ مندارەکانی وی بخینن. وەختی نوێژە من وا دەچمە مزگەفتی هەتا دێمەوە خۆت حازر کە باشە دەچینە ماری وەستا قادری. کە باشە تا تو نوێژەکەت دەکەی منیش خۆم حازر هێ باشە قازێکیش بگرە دوای لەگە خۆمان دەبێن هێواری لەوێ لێی دەنێت. خواحافیز. بەخێر. سەدیق هیچم بە هیچ نەکرد. نا برام نا ئەوە هەموو دنیای دەینی ئەمە چەند ڕۆژە پێکەوە دەچین. فایدەی چییە وەچی ئەنگۆ نەگەڕانەوە سەر خاک و ئاوی خۆتان. چ بکەم حاجی مستەفا دنیاەکە گۆڕایە ئەو ئاقرێ ئەمە فکری پێ دەکەینەوە ئەو منداران ئەو فکری پێ ناکەنەوە دنیاەکەش ئێستا گۆڕایە ئەو ڕۆ پیاو لە چێن دەرێ دووعانی دەستکەوی ئەوێن دەرێ بە مار و حاری خۆی دادەنێ. جا ئەوە تەواوە سەدیق؟ ناوەڵڵا تەواو نییە برام بەس چ بکەم چم لەگە منداران پێ ناکرێ هەڵبیان قسەیان کردیتە یەک. ئەوە قسەیە ئەتو دەیکەی ئەتو ئەگە زۆریان لێ بکەی دێنەوە. حاجی مستەفا لە بیرت کرد بە منت دەگوت هیچ شتێک بە زۆری نابی ئێستاش بە من دەرێ زۆریان لێ بکە. کاکە ئەمن دەچمەوە گوندی وها بە ئاسانیش واستان لێ ناینم حەزیشم لێ قسان لەگە مندارەکان بکەی بەرک و دریان ڕازی دەکەی و دێن. حاجی مستەفا بەستە خاکەکی گوندی خۆمان بە هەموو دنیای ناگۆڕمەوە بە مندارانم گوتیە ئەگەر مردیشم من بەنەوە قەبرستانی گوندی. خوا لۆمەت بێری سەدیق ئەمن دەبی بڕۆمەوە گوندی ئەگەر ئەوڕۆ نەچمەوە شێرۆ زۆر مشەوەشە ئەکیت سبەی دێتە دوو. ئێخوا عافت کابرام دا ئەو شەژنەک نەمە بە دە وەڵڵاهی ماڵەکەت ڕۆ ناکردیتەوە. خوا بە زیادی کە یا ڕەبی ئەو مارە هەر ئاوەدانبی ئەمن دەبی بڕۆ یا ئەڵڵا. برام ئەو شەولەک نەمە بە ئێخۆ نانت بەسە سێری و نەستایە. کاکە دەبی ئەمن هەر بڕۆمەوە درم لەسەر هەزاری لێرەدا ئالان دەزانم شێرۆ چەند مشەوەشە لۆ من.
دا مادام ويا با ياسين وغفور لقرت ربي لكي بين بدي النزي ايه دا او مارا هر آودان بي دخوا حافظ سر هردو تساوم بسم الله أنا من تكملها والله آيتين تكون هذا اليوم ما مزيد ما مزيد ورا بويرا ورا استراحتي ابقى وراكم يا اخو ورا السلام عليكم. عليكم السلام. ما مزيد باش كان الرسول باشي. اللهم صل على محمد. بخير بي يا اخو. ضعف ده كم يا اخو اذان زرتوني بسم الله الرحمن يا اخو بخير بي. خذ عافيتك يا رب. بعافية ما مزيد. عافيتك يا رب. تفرموا يا الله. فرموا. كيف فرق؟ والله الرسول بعض بانقت كردم. خو حزم ليه ودانش لو سيبري. تيتر خمية كتر بباكين. أري والله ما مزيد. هم قبل سنة بويا وباشا پیاوزن نزار سردانی چی بکاو. بله. مردنی ببیر دیتا و دزدانی مسیر ما هر ایریا. والله إنسان زور غدارة زور تساوي قيمة أتور الرسول ساق دزاين مسير مع العاقبة من هر إيريا أو زر إذا كينو دري يكتر دشينو يكتري عاجز دكين أخوي ما مزيد الشيطان دائما لسنجر دايا بلي هر أي سمالي بيا خرافك خوي راسك بخوي راسك ويدري ويا رسول سكد بشكل ما مزيد لك خوزقو آواتيكم هيا دلين خوزقايا همو كار بدست مسؤوليك بهاتايا سرداني ام قورساني بكردايا اوزا زقل ساكا كردن وخزمت كردن هيتي تربكالتي ندا اوزا برا رسول همو برا قورك ومسؤولك وحاكمك قبي بزاني مسيري ايري ولا بناو عرضي دندري كو خلافي دكا حاري ملتي لو هذا بي